يا منجاشي السفري داني بقربان بو عائلة بوديو نودي ودانشين وسع حسين من ناصح قادر علي دانشتي قزاي سيسايق البته هلا دايق قزاي سيسايقم بيشم قصابي وكبابشيتيا ماوي 15 ساڵات وانم بڵێم خەریکی ئەمیشەم بیرۆکەی هێنانی گۆشتی حوشتر و ئەم گۆشتە جیاوازانەی کە لای خۆمان سەرفیەکەین لە دەرەوەی کوردستان لە جێگەیەک ڕێم کەوت ڕۆژە نانم خوارد تقریبا دوو شیش گۆشتی حوشترم خوارد لەگەڵ دوو کەبابی حوشترا بەڕاستی تام و لەزەتێکی تایبەتیە بوو بۆیە هاتمەوە بە ڕاوێژ لەگەڵ براکانم ئەوەمان کرد کە گوایە ئێمەش بتوانین گۆشتی حوشتر بێنین و بەکاری بێنین لە دوکانی خۆمان نابیفرۆشین بۆیە هەساین لە ڕێی برادەرێکمانەوە برای بەڕێزم کاگی برایم تەلەفۆنمان بۆی کرد لە سەماوە دوو حوشتری بۆ هێناین دوو حوشتری بۆ هێناین چاوەڕێ ئەومان لێ نەیەکراوە خەڵک پێشوازی لەکە سپاس بۆخوا ئەوەی تەوەقعی ئێمە بوو وا دەرنەچوو زیاتر دەرچوو باشتر دەرچوو خەڵک پێشوازی گەرمی لێیەکە ئاگاتان لێیە خۆتان لە ئەتوانم بڵێم لە هەر چوار پارێزگای کوردستانەوە خەڵک یەت بۆ گۆشتی حوشتر خواردن و بۆ گۆشتی نەعامە و ماسی و ئەم شتانە بۆیە ئێمە بڕیاری ئەوەماندا کە شتێکی جیاوازتر پێشکەشکەین بۆ نمونە ڕۆژی پێنجشەمان تەنها کەباب و گۆشتی حوشترمان بێ ڕۆژی دووشەمان گۆشتی نەعامە ڕۆژێکی تایبەتیەکەین بە گۆشتی ماسی بە شیش و لەگەڵ گۆشتی حیوانی خۆمانە بەرغ مەڕ کاوڕ گوێرەکە ئەو شتانە جیاوازی نێوان گۆشتی حوشتر و گۆشتی ئاژەڵەکانی تر ئەوەیە ئەلبەتە ئەمە قسەی من نییە قسەی ئەو کەسانن کە شارەزان لەو بوارە گۆشتی حوشتر ڤیتامین سی بە ڕێژەیەکی باشتیایە ڤیتامین دی تایە ڤیتامین ئی تایە بە ڕێژەیەکی زۆر کەمیا هەر نیەتی کۆنسترۆڵ و چەوری نییە ئەڵێن ئەوەی کە ئەیخوات گۆشتێکی سووکە گۆشتێکە تام و چێژێکی تایبەتی هەیە لە ڕووی سیحیشەوە گۆشتێکی باشە منجاشی سەفەری دانێ بە قوربانم بۆ عایلە بۆدیۆ یەک وەکو پیرۆزەیەک وایە لە وڵاتی ئێمە خەڵکی مسلمانە بە چۆنەڵی بە مەڕی پێغەمبەر ناسیاوە سەڵاوە سەلەم شتێکی پیرۆزەیە یەک دووهەمینیش لە هەموو مواسفاتێکی گۆشتی سووری و ئاژەڵترا فەرقیە لەبەرەوەی هەم بۆ کولێسترۆل هەم بۆ خوێن هەم بۆ جیاوازەکان هیچ نەخۆشیەک بەم گۆشتە سورۆنی ئەگەر لە بری ژەمێ 50 ژەم بەبێ بین بخۆ و هیچ کێشێک بۆ دروست نابێت لەبەر ئەوەی جیاوازی هەیە ئەم جیاوازی زۆری فەرقە لەگەڵ ئاژەڵەکانی تر ئاژەڵەکانی تر ئەگەر دوو ژەم بخۆی لەوانەیە گرفت بۆ دروستکە لەوانەیە شاری خوێنت بەردەگا بەڵام بە خۆشحاڵی و خۆشتر هیچ گرفتێکی دیان هەیە وەکو مژدەیە بە هاوڵاتیە حوشتر ئاژەڵێکی قورسە وەک گوێرەکە و حیوانەوانە ڕەحەت بار ناکرێ ڕەحەت سەر نابڕێ ئێمە احتیاجی ئاژەڵی خۆمان یەک نەفەرەتوانەیە یا باریکە یا سەری بڕێ بەڵام حوشتر تایبەتمەندی خۆی هەیە سیفاتی جیاوازتری هەیە جاری وایە کەمانەکاتمان ئەگرێت بە کەس هەڵناسێتەوە ئەبێ پلاتێ بێنی بە کرێن باریکە یا بە شۆفڵ بیبەسیت و باریکەیت لە سیارەی گەورە هەر بە پلاتیش ئەبێ بیبێتە قەسابخانە و سەری بڕی جاری واش هەیە احتیادی کەمان ناکایە ڕێەکەوێت سوتفا احتیادی سەریە بڕیت هەر وەکو ئاژەڵەکانی تر و ئەوانە بەڵام تۆزێ قورسە لە ڕووی هێنان بە حکمی ئەوەی ئاژەڵی حوشتر لە کوردستان ئەتوانم بڵێم یان نییە یا هەر زۆر دەگمەنە کەمە ئەبێ لە دەروی کوردستان بێنین یا پەیوەندی بکەین بە محافەزەکانی تری عێراقەوە بە تایبەتی لە سەماوە لە عەمارە ئەمانە حوشتر هەیە بە زۆری لەوێ هێنین ئێمە ئەوڵی جار ئەیکڕین لە محافەزەکانی تری عێراق ئەیکڕین
پاشان باریەکەی نهێنینەوە بۆ شوێنی خۆمان دوایی لەژێر ڕێنمایی پزیشکی ڤێتەرنەریە ئەو ئاژەڵەی ئەو حشترەی کە بۆ سەربڕین بەکارێت ئەبێ چەند ڕۆژێک لەژێر چاودێری وردی پزیشکی ڤێتەرنەریە بێ پاش لەوەی ئەوان دڵنیا بوونەوە لەوەی کە ئەم ئاژەڵە نەخۆش نییە یا ئەم ئاژەڵە شیاوە بە سەربڕین ئەم جایبێن بۆ قەسابخانە کە بردمان بۆ قەسابخانن لەوێ سەری ئەبڕین سەر ئەبرێت و احتیادی وەکو ئاژەڵی تر و گۆشتەکەی هەڵەواسرێ دووبارە دکتۆری مختص تایبەت بەو کارەیەت فەحسی گۆشتەکەیەکە ئەگەر شیاو بێ بۆ خواردن مۆرەکرێت و یەتەوە ئەێنینەوە بازار و پاشان بۆ خواردن و بۆ کەباب و بۆ قیمە ئامادەیەکرێت هشتر گرانترە ئاژەڵێکی کەمە گرانە سعرەکەی بەڵام ئێمە ئەو وعدمان داوە بە لیژنەی قایم خامێت کە بتوانین بە سعر خێرێکی ڕەمزی کەمی بخەینە سەر لەبەرەوەی هەموو کەس بتوانێت ئیسپادەی لێ بکات فەقیر دەوڵەمەند هەموو چین و توێژەکان بتوانن بێن لێرە ئیسپادەکەن لە خواردنی ئێمە ئەوەمان کردو ئەتوانم بڵێمەوە تەسحێمان بە خۆمان داوە کە ئیسپادە نەکەین و خواردنەکە پێشکەشکەین و هەموو کەس بتوانێت ئیسپادەی لێ بکات لای ئێمە شیشی کەبابی حشتر بە 2000 تەنها 2000 تەبع لەم پارە عێراقیە گۆشتەکانی تریش هەر بە 2000 گۆشتی حشتریش هەر بە 2000 کیلۆی گۆشتی حشتر بە 14000 بە حکمیەوەی نەرمەی زۆرە ئێسقانی کەمە ئێسقانی زۆر خەسارەی لێ بێ فرگ ئەدرێ لەبەرەوەی مقارنەی ئەومان کردە بێ بە شێوەیەک بێت تەنها ئەوەنە ئەمە ئیسپادەمان نایە بەس زەرەری لێ نەکەین گۆشتی حشتر کیلۆی ئەدەین بە 14000 بە شیشیش هەر احتیادی وەکو ئاژەڵەکانی تر شیشی ئەدەین بە 2000 ئەمجا ئێمەش ئەوەمان کردووە حەزمان کرد جیاوازیەکمان هەبێ لەگەڵ خواردنگەکانی تر بۆیە بیرۆکەی ئەومان بۆ هاوکە کە دوکانەکە بکەین بە 3 نوع خواردن لە ڕۆژێکا تەنها گۆشتی حشتر و کەبابی حشترمان هەبێ لە ڕۆژێکیشا تەنها نەعامەمان هەبێ ڕۆژێکیش گۆشتی ماسی و ئاژەڵەکانی ترمان هەبێ اوكي كانت اخباره هي